یەکێکی تر لەو شیکاریانی لە تاقیگەی پسپۆڕی تاوەری تەندروستی سمارت بەردەستە شیکاری هایدرۆجین دیستێستە. کەم شیکاریە لە ڕێگەی پێوانەکردنی بڕیگازی هایدرۆجین لە هەناسەدا گرفتەکانی کۆئەندامی هەرس وەک لەمانی توانای هەرسکردنی زۆرە جیاوازەکانی شەکر و هەروەها تێکچوونی هاوسەنگی و زیادبوونی بڕی بەکتریاکانی ناوڕیخۆڵە دەردەخات. شەکر کە سەرچاوی سەرەکی وزێ بەدەستە لە سروشتا بە چەند زۆر پێکاتێک بوونی هەیە. یەکێکیش لەوانە شەکری لاکتۆزە کە لە شیر و بەرهەمە شیرەمەنەکاندا هەیە. لەبەر ئەوەی لاکتۆز پێکاتێکی ئالۆزی هەیە و جەستە ناتوانێت ڕاستەوخۆ سوودی لێ بینێت، بۆیە پێویستە لە دوای خواردنی لەلایەن کۆئەندامی هەرس و بە یارمەتی ئەنزیمی لاکتەیز کە لەلایەن خانەکانی ناوپۆشی ڕیخۆڵە باریکەوە دەردەدرێت بگۆڕدرێت بۆ شێوازی سادەتر وەک گلوکۆز و گالاکتۆز. کەمی ئەنزیمی لاکتەیز ئەبێتە هۆی کۆبوونەوەی شەکری لاکتۆز بە هەرزنەکراوی لە ناو ڕیخۆڵەدا کە دواتر لەلایەن بەکتریاکانی ڕیخۆڵە ئەستورەوە شی دەکرێتەوە و لە ئەنجامدا گازی هایدرۆجین پەیدا دەبێت. کەمەش دەبێتە هۆی دەرکەوتنی نیشانەکانی وەک دروستبوونی غازات و هەڵاوسانی سک، ئازاری ناوسک، دڵتێکەڵاتن لە هەندێک حاڵەتیشدا سکچوون و ڕشانەوە. هۆکارەکانی ئەم گرفتە تەندروستیش زۆرن، لەوانە کەمبوونەوەی توانای ڕیخۆڵە بۆ دروستکردنی ئەنزیمی لاکتەیز لەگەڵ هەڵکشانی تەمەندا، هەوکردنی ڕیخۆڵە، ئەنجامدانی نەشتەرگەری لابردنی بەشێکی ڕیخۆڵە و لە هەندێک حاڵەتی دەگمەنیشدا هۆکاری بۆ ماوەی. بەدەر لە کەمی ئەنزیمی لاکتەیز زۆربوونی ڕێژەی بەکتریاکانی ناوڕیخۆڵە ئەستورە هەمان گرفتی تەندروستی دروست دەکەن، ئەمیش بەهۆی زیادبوونی چالاکیان و بڵاوبوونیان بە ناو تەواوی ڕیخۆڵەدا. پێش ئەنجامدانی ئەم شیکاریە پێویستە چارەخوا چەند ئامادەکاریەک ئەنجام بدات، وەک ڕاگررتنی خواردن و خواردنەوە بۆ ماوەی 12 کاتژمێر یاخود زیاتر، ڕاگررتنی بەکارهێنانی هەر جۆرە دژە زیندەی یەک ئەنتیبایۆتیک یاخود پرۆبایۆتیک بۆ ماوەی 2 هەفتە یاخود زیاتر. لە کاتی ئەنجامدانی ئەم شیکاریە سەرەتا چارەخواز نمونەیەک لە هەناسەی وەردەگیرێت بە جۆرێک کە پێویستە هەناسێکی قوڵ هەڵمژێت و بۆ ماوەی 10 چرکە هەناسەکەی ڕاگرێت. دواتر بە هێواشی فو دەکاتە ناو ئامێری تایبەت بە شیکاریەکە، کەم ئامێرەش بڕی گازی هایدرۆجینی هەناسەکە دەپێوێت. پاشان گیراوەیەکی ئەو جۆرە شەکری پێدەدرێت کە گومان دەکرێت هۆکاری گرفتە تەندروستیەکەی بێت. دوای ئەمە 6 جاری تر نمونی هەناسە لە چارەخواز وەردەگیرێت بە هەمان ڕێگای جاری پێشوو بە جۆرێک کە ماوەی نێوان هەر جارێک 20 بۆ 30 خولەک چارەخواز چاوەڕوان دەکات بە هیوای لەشساغی بۆ هەموو لایەک. سمارت وەرچەرخانە.